بەهۆی کاری بەدڕەوشتی پەتای ئاوڵەی مەیمون لە ناو هاوڕەگەزخوازاندا بڵاو دەبێتەوە و ناوەندە تەندروستیەکان لە جیهاندا دەستیان بە لێکۆڵینەوە کردووە لە ناو باڕ و ساونا و یانە و ئەو شوێنانەی کاری هاوڕەگەزبازیان تێدا دەکرێت. ڕێکخراوی تەندروستی جیهانیش هۆشداری لە پەرەسەندنی پەتاکە دەدات. بەرپرسانی تەندروستی لە بەریتانیا لێکۆڵینەوە لەو شوێنانە دەکەن کە 6 پیاوی هاوڕەگەزباز و 2 ڕەگەز سەردانیان کردووە و لە هەفتەی ڕابردوودا نەخۆشیەکەیان تێدا دەرکەوتووە. لە کۆی ئەو توشبوانی بەریتانیاش کە ژمارەیان 20 کەسە و ئەمڕۆ 11 حاڵەتیان ئاشکرا بووە. 6 کەسیان ئەو پیاوانە بوون کە کاری بەدڕەوشتیان لەگەڵ پیاوان کردووە. بەرپرسانیش دەڵێن ئەمە ئاماژەیەکی گەورەیە بۆ بڵاوبوونەوەی پەتای ئاوڵەی مەیمون لە تۆڕە سێکسیەکاندا. ئەمەش لە کاتێکدایە لەسەر ئاسی ئەوروپا 7 حاڵەت لە ئیسپانیا و 9 حاڵەت لە پورتوگال ئاشکرا کراون کە زۆربەیان گەنج بوون و هاوڕەگەزباز یان 2 ڕەگەز بوون. لەلایەکی دیکەوە ئیتاڵیا و سوید و ئیسرائیل و سنگافورە بوونە نوێترین وڵات کە حاڵەتی توش بوون بە ئاوڵەی مەیمونیان تێدا تۆمار کراوە. ئەمڕۆ هەریەکە لە حکوومەتەکانی فەڕەنسا و ئەڵمانیا 2 حاڵەتی پەتاکەیان لە وڵاتەکانیان ڕاگەیاند. هاوکات ئەمریکا یەکەم حاڵەتی پەتاکەی ڕاگەیاند کە پیاوێکی دانیشتووی ویلایەتی ماساچوسەتسە بەم دواییە لە کەنەدا گەڕاوەتەوە. لە کەنەداش تا ئێستا بەلایانی کەمەوە 13 حاڵەتی گوماناوی لێکۆڵینەوەیان لەسەر دەکرێت. بڵاوبوونەوەی پەتاکە لەلایەن پسپۆڕانەوە بە نائاسایی ناو دەبرێت. بەو پێی پێشتر پیان وابووە گواستنەوەی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگمەنە. ڕێکخراوی تەندروستی جیهانی وەشداری داوە لەوەی لە چەند هەفتەی داهاتوودا حاڵەتی زیاتری پەتای ئاوڵەی مەیمون لە وڵاتانی دیکە ڕووبدات. بڕیارە ڕێکخراوەکە بە زووترین کات کۆبوونەوەیەک لەبارەی ئەو پەتایە و ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ئەنجام بدات. نیشانە سەرەتایەکانی ئاوڵەی مەیمون بریتین لە تا سەرئێشە، ئازاری ماسوولکە و پشتئێشە و ئاوسانی گرێ لیمفاویەکان و لەرز و ماندووبوون. ڕەنگە پەڵە دروست ببێت کە زۆر جار لە دەم و چاو دەست پێ دەکات و دواتر بڵاو دەبێتەوە بۆ بەشەکانی تری جەستە. لەوانش ئەندامی زاوزێ و دەرکەوتنی نیشانەکانی هەندێک جار نزیکەی 21 ڕۆژی پێدەچێت و دەتوانێت لە هەر دەتوشبوو توشبوویەک بکوژێت. پسپۆڕان پێیان وایە گەنجان زۆرترین مەترسی توشبوونیان بە پەتاکە لەسرە، چونکە ئەگەری کوتانی دژە ئاوڵەیان کەمترە کە ئەو پەتایە لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا لەناو براوە. پەتای ئاوڵەی مەیمون لە ڕێگەی سێکسەوە بڵاو دەبێتەوە لە نێو هاوڕەگەزبازان و یان کەسانی 2 ڕەگەز و ئەو پیاوانەی لەگەڵ پیاوانی دیکە کاری سێکسی ئەنجام دەدەن. بۆ یەکەم جار ئاوڵەی مەیمون لە ساڵی 1958 لە بەریتانیا و لە ساڵی 1970 لە کۆماری کۆنگۆی دیموکرات و لە ساڵی 2003 لە ئەمریکا تۆمار کرا. ئەمەش لە کاتێکدایە تا ئێستا بەشێکی زۆر لە وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و تەنانەت حکوومەت و دەسەڵاتە سیاسیەکانیش لە جیهاندا پاڵپشتی لە هاوڕەگەزبازی و ڕێکخراوە هاوڕەگەزبازەکان دەکەن و لە دوایین هەوڵی لەو شێوەیەشدا یانە وەرزشیەکانی وڵاتانی ئەوروپا ناچارکراون لۆگۆ و هێمای هاوڕەگەزبازی بخەنە سەر درێسی یاریزانەکانیان وەک پاڵپشتیەک بۆ بزوتنەوە و ڕێکخراوە هاوڕەگەزبازەکان.